هەمیشە مێزی گفتوگۆ و دیالۆگ بە چارەسەری ڕیشەیی کێشەکان دادەنرێن بە شێوەیەک کە کێشەکان هەرچەندە گەورە بن دوجار هەر مێزی گفتوگۆیە کە لایەنە ناکۆکەکان کۆ دەکاتەوە ناچاریان دەکات کە ڕێبکەون. ئەم ڕۆژەی ئێستای ناوخۆی هەرێم و بەغداد پێویستی بە دیالۆگێکی ئەقلانی و ژیرانە هەیە. داوا لە هەموو حیزبە سیاسەکان سەرکردە سیاسەکان حکمت و ژیری خۆیان بەکاربێنن جاریکە بگەڕێن و سەرمێزی گفتوگۆ و قوت و وێژ بکەن و زمانی گوڵ بەکاربێنن و نەکەونە پیلانێکی دوژمنانەی دەرودراوسەکانەوانی و لە نێوخۆی خۆماندا هێندەی تر لە یەکتر دوورکەوینەوە. بۆیە ئەوە باشترین کارە کە بچینەوە سەرمێزی گفتوگۆ و یەک ریز بین و تەبابین و یەک و یەکگرتو بین و هەمومان هەڵوێستێکی یەکگرتومانە بێ بەرامبەر هەموو ئەو پلانانە هەموو ئەو گەلە کۆمیکانی کە لەسەر کورد دەکرێت لە هەموو دنیادا کە بیانەوێ بگەن بە چارەسەرێ لە ئەنجامی هەر کێشەیەەکە پێویستە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن و دەست بکەن بە دیالۆگ. بەڵام دیالۆگی وەکو دەزانی بە چەند پرۆسەیە کار دەچێت. یەکێ لەوانە ڕوونکردنەوەیان گەڕان بە دوای هۆکارەکانی ئەو ڕووداوەدا ئەو هۆکارانە چین بدۆستەوە و هەروە مەرحەلەیەکی کەشمانەیە ئەو مەرحەلەیە پێ ئەوتێ مەرحەلەی پێشنیارکردن ئەو پێشنیارانە چین و ئێمە چیمان بەدەسەوەیە و مەرحەلەیەکی کەشمان هەیە عروض و مقتەڕەحات واتە پێشنیارەکانی ئێمە چییە و لە دوای شات بۆ ئەوەی دابنیشی کە تۆ بگەی بە دەرئەنجامێک ئەو دەرئەنجامش دوای ئەوەی کە دەگەی بە دەرئەنجامەکان ئەگەیتە کۆتایی کە ئەوە بڕیاردانە لەسەر ئەو دەرئەنجامانە. بەشێکی زۆر لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا چاودێران بۆ لێکتێنەگەشتنی هەردوو لای دەگێڕنەوە کە نەیانتوانیوە بنەماکانی دانوستان و گفتوگۆ پەیڕەو بکەن و هەلایەکیان ویستوێتی داخوازیەکانی خۆی بسەپێنێت بەسەر ئەوی تردا. بۆیە هەمیشە دانوستان و کۆبوونەوەکان بە بنبەست گەشتون بەڵام دوجار هەر دەبێت دەرچەیەک بۆ لێک تێگەشتن بدۆزنەوە. لە هەموو کێشەیەک لە نێوان دوو کەس دوو گروپ دوو دەوڵەت دوو ڕێکخراوی خەتای هەرێمیش بێ بۆ هەر ڕێکارێکی جۆراوجۆر بگیرێتە بەر دوجار دەبێ ڕێکارەکەەوە بێ کە دیالۆگ ببێتە بنەما چونکە دوای هەموو ڕێگانەی تر بە تایبەتی ڕێگای تونوتیژی یاخۆ شەڕ دوجار هەر مێزی گفتوگۆیە کە یەک لاکەرەوەیە بۆ هەموو کێشانە چونکە دیالۆگ چییە؟ دیالۆگ ڕێگایەکە بۆی تۆ چارەسەری کێشە بکەی بگەیتە ئەنجامی باش بۆ ئارامیکردنەوەیە بۆ هێورکردنەوەیە بۆ منطقە. لایەنەکان و هەرێم و بەغداد جگە لە دیالۆگ هیچ چارێکی تریان نییە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان دەبێت تا کێشەکان زیاتر قوڵ نەبوونەتەوە بە پەیامێکی ژیرانەوە بگەڕێنەوە بۆ سەرمێزی گفتوگۆ. هیچ کات کێشەکان نە بە شەڕ نە بە گرژی و ئاڵۆزی چارەسەر نەکراون بەڵکو تاکە ڕێگەی چارەسەری کێشەکان گەڕانەوەیە بۆ مێزی گفتوگۆ و دیالۆگێکی ئاقلانە و وتارێکی هێمنانە بۆ ئەوەی لێکتێگەشتن دروست بێت و لایەنە ناکۆکەکان لێک نزیک ببنەوە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.